هذا ابني. بازاری ماسیفرۆشانی گەڕێکی مەیدانە لە شاری مووسڵ. زیاتر لە 150 ساڵە ئەم بازارە لە بەیانی تاوەکو شەو جوڵەی لێ نەبراوە. لەم بازارە کەسێک هەیە زیاتر لە 75 ساڵە لێرە کار دەکات. محەممەد ساڵح تەمەنی 85 ساڵە، لە بازارەکە فرۆشیاری قولاپ و تۆڕی ماسیگرتنە. هەموو بەیانیەک بەدەمێکی بەخەندەوە سڵاو لە کاسبکارانی بازارەکە دەکات. هەموویان محەممەد ساڵح دەناسن چونکە کۆنترین کاسبکاری بازارەکەیە. اسمي محمد صالح حسين علي. ناو محەممەد ساڵح حوسێن عەلیە. لە منداڵیەوە لەگەڵ باوکم لەم بازارە ئیشم کردووە. تاوەکو ئێستاش بەردەوامم. محەممەد ساڵح لە هەمان ئەو دوکانە کار دەکات کە باوکی کاری تێدا کردووە. لە دوکانە بچووکەکەیدا جۆرەها پێداویستی ڕاوەماسی هەن. تااقەتی ئیشم ماوە و بەردەوام دەبم لەسەری. فێری کارەکە بووم و ناتوانم وازی لێ بێنم. هەر کاتێک وازم هێنا دەکەوم. ئیشەکەم وەکو ئارەزوویە کە هەر کاتێک دەستبەرداری بم دەمرم. لەم بازارە هەموو جۆرەکانی ماسی دەفرۆشرێن، هەروەها بۆ کڕیارەکانیان ماسی دەبرژێنن. وەلید عوبادی ماسی فرۆشێکی بازارەکەیە و ماوەیەکی زۆرە هاوڕێی محەممەد ساڵحە. مامە محەممەد ساڵح زۆر لە مێژە لە بازاری ماسیفرۆشان کار دەکات. ئەو تۆڕ و پێداویستەکانی ماسیگرتن دەفرۆشێ لە بازار. تاوەکو ساڵانی 2009 و 2010 گەنج بوو. بەردەوام دەچووە بەغدا و ماسی دەهێنای ئەم بازارە و دەیفرۆشت. تاوەکو ئێستاش لە کارکردن لەم بازارە بەردەوامە. ئێمە پێی دەڵێن شێخی ماسیگرانی مووسڵ. محەممەد ساڵح ڕۆژانە لە بەیانیەوە تاوەکو ئێوارە لە بەردەم دوکانەکەی دادەنیشێت و خەریکی دروستکردنی تۆڕی ماسیە. ئەو تۆڕەکان بە جۆرێک دروست دەکات کە زیان بە سامانی ماسی نەگەیەنێ، واتە وردە ماسی لە تۆڕەکەی ڕزگاریان دەبێت. لا بلاش الشبك والله. قبل ماكو كان يعني نا ئێستا نرخی تۆڕەکان هەرزانن. پێشتر چەند جۆرێکی تۆڕ هەبوون، وەکو ئیتالی و پەراشوت. پێش بەکارهێنانی تۆڕەکان دایان خستنە ناو منجەڵێک و دایان کوڵاند. دواتر لێکیان ڕادەکێشا بۆ ئەوەی دەزۆکانی باریک بێت و بەباشی ماسی پێوە بێت. لە سەردەمی گەنجی و لەم بازارە زۆر وێنەی یادگاری گرتوون. ئەو وێنەیەک پیشان دەدات و باسی لافاوەکەی ساڵی 1963 مووسڵ دەکات. ئەم وێنەی ساڵی 1963ە. وێنەی لافاوەکەی گەڕەکی فەیساڵیە لە مووسڵ. ئەمە مزگەوتی نەبی یونسە. ئەو کات بە بەلەمی خۆم خەڵکم دەپەڕاندەوە. ئەمەش هەر وێنەیەکی دیکەی نزیک گەڕەکی فەیساڵیەیە کە خەڵکم لە لافاو ڕزگار دەکرد. کاتی نوێژی نیوەڕۆیە و دوکانەکەی دادەخات، بەرەو مزگەوتەکە دەڕوات. ئەو بەهۆی ئازاری قاچەکانی لەسەر کورسیەکدا دەنیشێت و نوێژ دەکات. ليه التعزيل؟ ما أفتح ساعة 3 بالليل. کاژێ 3 شەو دێمە مزگەوت و نوێژ دەکەم. دوای ئەوە یەکسەر دێمە بازاڕ و دوکانەکەم دەکەمەوە تاوەکو عەسر. واتە لە کاژێ 3 بەیانی لە بازاڕم تاوەکو نوێژی عەسر دەکەم. من ساعة 3 بالليل. گەنجەکان ئەمە دەتوانن؟ توخوا دەتوانن؟ نەخێر، تەنیا سەیری تەلەڤیزیۆن دەکەن، یاخود سەریان لە ناو قاچیانە و موبایلیان لە دەستە. ئەمە چۆن گەنجێکن؟ محەممەد ساڵح لە گەڕێکی مەیدان لەدایک بووە. هەر لەم گەڕەکەش گەورە بووە و زۆر یادگاری لێ هەیە. لە کاتی شەڕی داعش ماڵەکەی ڕووخاوە و تاوەکو ئێستا چاکی نەکردوێتەوە. کاتێ دەگاتە نزیک ماڵە ڕووخاوەکەی
فرمێسک لە چاوی دێتە خوارەوە. طلعنا ما طلعنا إلا موسمين. لەم شوێنە دەرناچم تاوەکو دەمرم. چاوم لێرە کراوەتەوە و لە هیچ شوێنێکی دیکە ئارام ناگرم. ئەمە گەڕێکی منە. إلا منطقتي. دوای پیاسەکەی محەممەد ساڵح دەگەڕێتەوە سەرکارەکەی و تاوەکو ئێوارە بەردەوام دەبێ. دواتر دوکانەکەی دادەخاتەوە و دەچێتەوە ماڵەوە تاوەکو کاژێر سەیبەرە بەیان دووبارە دەگەڕێتەوە سەر کارەکەی.